سڵاوتان لەبێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتتان پێشکەش دەکەم 25 نۆڤەمبەر هەموو ساڵێک وەک ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی لە جیهاندا دیاریکراوە لە سەدەی 21 هێشتا حاڵەتەکانی کوشتن خۆکوشتن ئافرەتان هەموو ئەمانە لید و عینوانێکی گەورن لە ماڵپەڕی ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوەکان لە هەرێمی کوردستان. زیادبوونی حاڵەتەکان لە ناوچە و شوێنێکی جوگرافیەوە بۆچی دەگەڕێتەوە بۆ تا ئێستا نەتوانەوە بابەتی توندوتیژی بکرێت بە کولتورێکە بە شێوەیەک مامەڵی لەگەڵا بکرێت کە کاڵ بکرێتەوە یاخۆ لایانی کەم لە حەجم و لە قەبارەیەکدا بوەستێنرێت. هۆکارەکان بە دیاریکراوی چییە؟ ئەوەی کە لەسەر شانی ڕێکخراوەکانی ئافرەتان خوشکان ژنانەکە ئەوان خوانوک و زمان حاڵی داکۆکیکار لە مافەکانی ئافرەتان ناساندووە ئەبێت چی بکەن بۆ کەمکردنەوەی حاڵەتەکان؟ ئایا حاڵەتەکان بە شێوەیەکە کە بڵێن خێزانی کۆمەڵگەی کوردی لە ڕووی جێندەریەوە لە بەردەم هەڵۆشاندنەوە مەترسیدایە؟ هەموو ئەمانە دەکەمە تەوەرێک و گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز دڵسۆ زەنگەنا داکۆکیکار لە مافی ئافرەتان. میوان مەزۆ سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بێت. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بینەرەکانمان. دڵسۆزخان بە حکومەوەی کە داکۆکیکاری حتمما سەر و نزیکی تێ لە بابەتی کێشەکانی ئافرەتان توندوتیژەکان بەراورد بە ساڵی ڕابردوو بەراورد بە چەند مانگی ڕابردوو کەمی کردوە زیادی کردووە، خوێندنەوەی خۆت بۆ کۆی بابەتەکان چیە لەسەر ئەم تەوەرە؟ ئێمە گەر بین باسی کەم کرد هەڵقشاندنی زیاتری یان کەمکردنەوە بەڕاستی ئەبینین بەڵکو هەڵقشانێکی زیاتری پێوە دیارە بە هۆی ئەوەی ئەم ساڵ لە مانگی یەکەوە هەتا کۆتایی ئەوە ئێستا نەبووە تا مانگی کۆتای مانگی 11 نەبووە. ئەگەر لە ڕێی سۆشال میدیاوە سیرکەین کە بەس بڵاوکردناوەکان کۆکەینەوە زیاتر لە 36 ژن کوژراوە کە ئەمە پێمان ئەڵێ ئەمە ترسناکە ئەوە کەوەی کە دیارە لە ناو سۆشال میدیا ئەی ئەوەی کە دیار نییە و کە ئەعلان نەکراوە کە نەزانراوە ئەبێ چەندێک تر بێت. بۆیە ئەمە ترسناکێکی یعنی هەست هینێکی ترسناکە لە کۆمەلگای کوردەواری بۆ لێک هەڵۆشانەوەی خێزان و تەنانەت کاریگەری بەسەر کۆمەلگاکەشدا هەیە. ئەمانە هەمووی پێمان ئەڵەیە کە ئەبێ دەسەڵات ئەبێ کۆمەلگا ئەبێ تەنانەت ڕاگەیاندن ئەبێ ڕێکخراوەکان ڕۆڵی خۆیان هەبێ بۆ کەمکردنەوەی هەڵقشانێکی ئەمڕۆ هەیە لە کۆمەلگا. بە هێندەی ئەم مەترسیە بە هێندەی ئەم ئامارە ترسناکەی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت هەوڵەکان لە ئاستە جێجەکان هەیە بۆ کەمکردنەوەی حاڵەتەکان و لە قاڵبدانی یاخود بێموبالاتی و بێمنەتی هەیە بەرامبەر بەم قەزیە؟ خۆی هەوڵەکان چییە؟ لەلایەن ڕێکخراوەکانەوە هەوڵەکانی هەوڵی زۆر باش هەیە بۆ کەمکردنەوەیەوە بەردەوام بە دروستکردنی فشار بەردەوام بە دروستنی کەمپین بەردەوام بە یاداژنووسین بۆ دەسەڵاتەکان بۆ دامەزراوەکان کە ئەم حاڵەتی توندوتیژە و کوشتنەکە ئەوڕۆ لە کۆمەلگای کوردی هەیە ئەبێ چارەسەر بکرێ و بە بەردەوام کەمپین لە بەردەمی دادگا زۆرجار کەمپینەکەین یان فشارەکەین بۆ ئەوەی کە ئەم حاڵەتەی کە ئەمڕۆ هەیە لە کۆمەلگا زیاتر بەرەو هەڵقشان نەڕوات بەڕاستی لەبەرەوەی ئەبێ ئەوانش هاوکار بن لەگەڵ ئێمە بۆ ئەوی بتوانین وەکو ڕێکخراوەکان چارەسەرەوە بۆ مەسەلەی دەسەڵات و دادگا و کۆمەڵی لایانی تر ئەبێ ئەوانش کاریگەریان هەبێ ڕێکخراو بە تەنیا کاریگەریەکی ئۆتۆی نابێت. ڕێکخراوەکان بە دیاریکراوی کە دەبێ ئەوان چی بکەن بەڵام پێشەوە ینی پێت وایە فۆرم و شێوازی توندوتیژەکان بەراورد بە ڕابردوو جۆرە لە گۆڕانی بەخۆوە بینیوە یاخود هەموو ئەو میکانیزمانی کە لە پێشتر هەبووە بۆ بەرامبەر ئافرەتێک دەکرێت هەمان میکانیزمە یاخود گۆڕاوە؟ نەخێر هەر نەگۆڕاوە بە شێوەی بڵێن وڵا باشتر بە حکمی ئەوەی کە هەر ژنێک کوژە بە تۆمەی شەرەفیە کوژە بە ناوی غەسلی عارە کوژرێ کەواتە هەر ئەوەیە کە چە ساڵانی پێشوە بووە کەواتە هیچ گۆڕانکارێک لە کوشتنەکەیان لە توندوتیژەکە نەبووە. لەوانەیە ئێستا بڵێن گۆڕانکاریەکان ئەوەیدا هەیە کە ژنان ئەتوانن کاتێک کە توندوتیژە ئەچن کەیسەکان ئەبەنە دادگاکان ئەمە هەیە. باشە بەڵام پێدوان نییە سۆشال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی کە لە فەزای کۆمەڵایەتیە دەگوزارێ بارەکەی زیاتر قورستر کردووە لەسەر شانی ئافرەتان. ئێساش سۆشال میدیا لە بەرامبەر کوشتنی ئافرەتێکدا لە بەرامبەر قەزێکی ئافرەت ئەوەندەی تر حەجمی تاوانەکەی گەورەتر کردووە. بەداخەوە سۆشال میدیا ڕۆڵێکی خراپ لە کاتی دانانی مانشێت یان تایتڵەکە ڕۆڵێکی خراپی ئەبێ و بەردەوام قسە لەسەر ئەم ڕۆڵە ئەکرێ و ئەبینین کە کۆمنتەکان چۆن ئەنووسرێ. من پێم باشە لەبری ئەوەی کە مانشێتەکی گەورە بنووسە بڕۆ چارەسەرەکان بدۆزنەوە بەڕاستی چارەسەری ئەمە بدۆزرێتەوە نەک مانشێت بۆ نمونە ئەم ژنەی کە لە مناڵەکەیدا مامۆستایەک یعنی ڕۆژانە ئەبینن سایقی پیا و حادیسە ئەکات ڕۆژانە خەڵکی لەبەر
لە دەست ئەکوژرە وایانە وەرگەڕانە بێ مردنی تیاابێ نەماندی ڕۆژێک لە ڕاگەیانەکانمان شتێکی بڵم پیاوێک کەسێکی کۆش بەڵام ژنێک لە بەرەوەی سایقی ژنە تەوەتور بووە قەزا و قەدەرە ڕێک بە ژنێکی سایق خوێنکارێکی کوش ئەم تایتڵانە ئەمڕۆ لە سۆشال میدیا زۆر کاریگەرە بەسەر کۆمەڵگات بە کارکتەرکردنی ئافرەت و لید و گەورەکردنی عینوانی ئافرەدۆک و کارکتەری ڕووداوەکە ئەمە لە خەمخۆریە بۆ ئەوەی کە قەزی ئافرەت لە چوارچێ و سنوورێکی دیاریکرا و نامێنێتەوە یاخود بۆ ئەوەیە کە قەزی ئافرەت بەلا ڕێدا بدرێ ئێوە چۆن لی تێدەگەن ئەمە من وای لێ تێ ناکەم کە بۆ خەمخۆری بێ ئەگەر بۆ خەمخۆری بێ ئەتوانێت بۆ شێوازە نەیڵێ هەر پێویست ناکە باس کرێت کە ڕۆژانە حادیسە هەر هەیە نەبوو حادیسە نەبێ یعنی کاتێک کە ژنێکە کوژرێ کاتێکە یان بە پێچەوانەکەی با باسکەین جاری وایە ژنێک پیاوێکە کوژرێ سەیری مانشێتەکانیکە بەڵام ڕۆژانە ئەبیستین کە چەندین پیا و چەندین برا باو کچەکەی یان ژنەکەی کوژێ بۆ شێوازە مانشێتە ئەکرێ ناکرێ بۆیە ئەمە ڕۆڵی ڕاگەیاندنەکان زۆر زۆر گرنگە و سۆشال میدیاش گرنگەلەوە زۆر جار هەواڵی فێکە دااندرێ هزار و یەک نەوع قسە ئەکرێ لەسەرم ئەمە لە پایچی لە باوێک کە فۆڵۆیەکت بۆ بێ تۆ کۆمەڵگا ئەشێوێنی بەمە تۆ لەبری ئەوەی کە تۆ چارەسەربی ئاستان کۆمەڵگاکە زیاتر تێگەیت باش ئەرکێکی ئەم وێنایە ئەم تێگەشتن بۆ کۆمەڵگە ڕاستکاتەوە خۆ دەبێ ڕێکخراوەکان خۆیان بە زمانحاڵی ئافرەتان دەزان لە کۆی ئاستە جیاجیەکان توانیوانە ئەمێنێ بگەینە شوێنی خۆی وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکەن ئەرکی وەزارتی ڕۆشنبیریە دەربارەی سۆشال میدیا و ڕاگەیاندنەکان و ئەرکی ڕێکخراوەکانە هۆشیاری بدەن بە تاکو بە کۆمەڵگە بەڕاستی دەربارەی ئەوە کاتێک کە هەواڵێکی فێکیان کاتێک کە مەشێتێک بۆشێ ڕێکخراوەکان هەمووی بەیەکەوە ئیشی لەسەرەکەن و تەنانەت یاداشتیش ئەنووسرێ و تەنانەت سەردانی بەڕۆبەراتێکە ئەو جێگانێک کە گرینگە کە پێویستە بۆ ئەوەی کە ئەوە نێتەنا ئێمە خۆمان وەکو خۆمان وەکو گروپێکمان هەیە بۆ ئەم تایتڵ و بۆ کۆمەڵێشتی ترکە لە ناو ڕاگەیاندنەکانەکرێ چەندین جار سەردانی وەزارتی ڕۆشنبیریمان کردووە بۆ چارەسەری کۆمەڵی گرفت کە هەیە ئەوڕۆ لە کۆمەلگا کە زیاتر بە تونندوتیژی بەرامبەر بە ژنان ئەشێتەوە نەک بۆی چارەسەرەکەی ببێت باشە ئێوە تەنها لەوەدا هاوڕان کە دەبێ بۆ نمونە ئەو تایتڵی کە وەکو ژن وەکو تاوانباری سەرەکی ڕووداوەکە نیشان دەدرێ بشاردێتەوە یاخود بەقەت ئەوەش دەتانەوێت بۆ حاڵەتەکانی کوشتن بشاردێت ینی شاردنەوەی بۆ بکرێت کامیان ینی هەردوو حاڵەتە بۆ یەک دەبینی ناخو جیاوازە ئەمە من ناڵێم هیچ داوانێک بشاردرێتەوە بەڵام ناکرێت تۆ تاوانەکە جارێ دەرەنجامێکت دەست نەکەوتووە تایتڵی گەورەی بۆ بکەیت تۆ ئەبێ جار لە پێشەوە بە دوواداچوونی بۆ بکەیت و نەک تۆ سەبقی سەحەفی بکەی بۆی زیاتر فۆلۆت بۆ بێ یان زیاتر بڵۆ کەناڵەکەی من مهمترە بەڵێ ئەتوانی بە دوواداچوونێکی تەواو باش کە لە کۆتای دادگاکە یان کۆتای قەزێکە چ دەرەنجامێک دەرچووی جر لەسەر پیا و بێ لەسەر ژن بێ ئەم کاتە توانێ ئەلانیکەی باشە باسی ئەوت کرد کە ئامارەکان زیادیان کردووە لەگەڵ بوونی ئەم هەموو ڕێکخراوە لەگەڵ بوونی بەڕێوەبەرەتی معنیەکانی سەر بە حکوومەتی ئەرم لەگەڵ بوونی یاسای باش لەگەڵ بوونی لیژنەی پەرلەمانی کارەسات نییە ئەگەر ئامارەکان بەم شێوەیە بێت دڵسۆزخان کارەساتە ئەمن ئێستا نەموت مەترسێکی گەورەیە و کارەساتی دەبوو پێچوانەکەی ڕاست بێت ئەبوو پێچوانەکەی ڕاستتر بێ بەڵام بەچێ بڵێن پێچوانەکەی ڕاستتر بێ ئەبێ بەو دەسەڵاتە بڵێن کە ئەمانە هەمووی ڕێکخاتەوە دەسەڵات کەیسی ژنان دۆخی ژنان توندوتیژی ژنان نەبووتە ئەجندایەکی سەرەکی لەلای وەکو ئەجندای بڵێن کۆمەڵە بابەتی ترکە هەیە بۆ نمونە کاتێک کە کەسێکە کوژرێ کە لە بێگایەکە بێ کاتێک کە تەقینەوەیەکە بێ باشە یەکسەر بکوژەکە یەکسەر تاوانبارەکەی تەقینەوەکە ئەگیرێ ئەی باشە کە ژنێکیش ئەکوژرێ بۆ بکوژەکە یەکسەر ناگیرێت زۆر جار تا ئێستاش ئازادە هەیە یعنی چەندین جار ئێمە بیستمانە و بینین لە سۆشال میدیا باسی ژەکرێ کە بکوژەکە نەگیراوە و سزاژ نادرێ بەداخەوە بۆیە ئەگەر بکرێ وەکو کەیسەکانی تر ئەجندای کەیسی ژن توندوتیژی ژن ببێتە ئەجندایەکی گرنگ لە پلانی استراتیژی حکوومەت بۆ کەمکردنەوەی و بۆ چارەسەری گرفتەکانی ناو کۆمەڵگا بەڵام ئەوە نییە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم و بەڕێبەراتی گشتەکانی دژ بە توندوتیژی هەمان داکۆکیکارین لەوەی کە دەبێت کەیسی ژنان دیزە بە دەرخۆنن نەکرێت لەمە زیاتر دەبێت چی بکرێت بۆ نمونە پێدوانیە بە شەهرە گەورەکەی لەسەر شانی ئێوە بێت ئەوانی کە خوانوەکو دەمسپی و وتەبێژی ڕێکخراوەکان دەناسێن دەبێت ئەوان پەیامەکە بێنن بە حکوومەت بۆ ئیلانی بەرپرس هەستێ بەکاری خۆی ببوورە ئێمە دەمسپیمان نێوە ڕێکخراوەکان بەڵام وەکو زمان حاڵ ڕێکخراوەکان
ڕێکخراوەکان ئەوەی کە پێویست بووە بە یاداشت گەیاندراوەتە دەسەڵات گەیاندراوەتە لیژنەی پەرلەمانی گەیاندراوەتە و ئێستا ئامادەکاری ئەەکەین بۆی سەردانی سەرۆکی حکوومەت بکەین جێگیری سەرۆکی وەزیران ئەنجومەنی وەزیران بکەین و تەنانەت ئێمە پێشتریش بۆ قونسڵخانەکانیش سەردانمان کردوون کە هاوکار بن لەوەی کە توندوتیژی کەم بێتەوە کوشتن کەم بێتەوە بە دافعی شەرەف بەڵام ئەوەی بەڕێزت کە باسی یەکەی دەسەڵات ڕۆڵی گرنگی هەیە لە چارەسەرکردنەکان ئێمە بەڕێستان ئەڵێ هەمووی قسە ئەکا ڕاستە منیش چەند ساڵێکە لە 25 نۆڤەمبەر دروشمی زۆر گەورە ئەبینین بەڵام کردارەکانی نابینین بەداخەوە ئێمە دروشمەکانمان با گەورە نەبێ کردارەکانمان گەورە بێ کاتێک ببوورە ئەمە برینێکە لە کۆمەلگایە ئەم توندوتیژیە ئەو برینە ئەگەر چارەسەر نەکرێت تەشەنا ئەکا کە تەشەنای کرد هەموو کۆمەلگا گیان ئەگرێتەوە کە جاری یعنی کۆمەلگاتەوە لێک ترازاوە بۆیە پێویستە ئێمە دەرمانێک بدۆزینەوە بۆ ئەو برینانە وکە کە بەڕاستی دەسەڵاتەکان هەمووی دروشمی گەورە ئەڵێن بەڵام کردداری کەمیان هەیە بەڵام من حەزەکەم کردارمان زۆر بێ و دروشممان کەم بێ ئافرەتان و خوشکان و ژنان لەکوێ ئەم چارەسەرەدان دەبێ ئەوان چی بکەن ئافرەتان و خوشکان و دایکان و هەمووان بۆ چارەسەری ئەمە ئەبێ ئیش لەسەر خۆیان بکەن ئەبێ هۆشیار بن ئەبێ بزان مافەکانیان چییە ئەبێ بزان چۆن داکۆکی بکەن لە ژیانی خۆیان هەر کاتێک ئەوان توانیان کار لەسەر عقلیت و ذهنیت و فکری خۆیان بکەن کۆمەلگا لەوانەیە باشتر بێ دووشی توندوتیژێکی وانە بێتەوە کە تووشی ئەوەی بکە کە گیانی لەدەست بدات باشە ئێستا ژمارە و ئەرقامی ئەوانەی کەوکو ئافرەدۆک و بەرپرسی باڵا لە دامودەزگاکانی حکومت ژمارێکی کەم نین لەم کابینەیەدا ژمارێکی زۆر ئافراد لە شوێنی هەستیار و جمگەی گرنگی وڵاتەدان ئەوان دەبێت چی بکەن خۆ ئەوان لە هەر تاکێکی دیکە زیاتر نزیکن لە جهەتی حکومەت و بەرپرسیارەکە ڕاستە وەکو ئەنجومەنی باڵای خانمان ئێمە لێرەوە من لێرەوە یعنی بەڕاستی ئەبینم ئەویش هەوڵەیات ئەوانش ئیشی خۆیانەکەن ئەوانش لە چاو ساڵانی پێشوو زۆر باشترن زۆر باشترن بەردەوام کۆبوونەوە ئەکرێ بەردەوام ینی بەردەوام هەوڵ ئەیە بۆ ئەم بربەستانێکە هەیە ئەم توندوتیژێکە هەیە کە نەمینێت لە کۆمەلگا و پلانی باشیان هەیە چونکە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەم ساڵ بەشداری پلانەکانیشمان کردووە وەکو دامودەزگا دەسەڵاتدارەکانی تر لیژنەی پەرلەمانە زۆربەی گرفتەکان ئێمە کە ئەبێت ئەیخینە بەردەمیان وەکو لیژنەکان ئیتر لەوێش چارەسەری بۆ دەستێت وەکو یاساکان یعنی یاساکان کە زۆربەی کە داوای هەموارکردنەوە دەکرێت لە بڕگەکان کاتێک کە تۆ یاساکاری پێەکەی ئەو کاتە ئەزانی چۆنە داوای هەموارکردنەوە کە هەڵبەتا پێویستمانەیە ئەم یاسایە بەپێی ئەمڕۆی ڕۆژگاری ئەمڕۆ هەموار بکرێتەوە کە پێویستە چی ڕێگرێک یعنی چی بگرینە بەر بۆی بتوانین بەپێی یاسا چارەسەری ئەم گرفتانەی ئەمڕۆ بکەن ئەو توندوتیژیانە بکەین باشە کەواتە گرفتی هەرە سەرەکی و لەمپەری هەرە سەرەکی لە بەردەم قازای ئافرەت لە کۆمەڵگەی کوردی چی ئێستا بەڕای بەڕێزت گرفتەکان زۆرن بەڕاستی ناتوانین بین یەک و دووسێ زۆرە یەک لەوەی نەبوونی هیچ ئەمن و ئاسایشێک بۆ ژنان و بەردەوام دڵەڕاوچێ و توندوتیژی بەردەوام هەیە و کوشتنی بە بەردەوام کە بە حەق و ناحەقژن یعنی بەڕاستی ئەمە زۆر گرفتێکی گەورەیە زۆرن گرفتەکان کە باسیکەین بەڵام ئێمە هەموو گرفت هەموو کاس باسیەکەین بەڵام چارەسەر ببدۆزینەوە لە کۆبوونەوەکەتان لەگەڵ حکوومەتی هەرێم دەتانێت باسی چی بکەن بەتەکیید باسی ئەم گرفتانە ئەەکەین باسی ئەم کێشانە ئەەکەین بەردەوام لە کوشتن لە هەڵقشاندایە توندوتیژی لە هەڵقشاندایە بەپێی کەیسەکان کە هەیە لە دادگاکان و ژنان بتوانن وەکو سەرۆکی حکوومەتیان وەکو سەرۆکی هەرێم بتوانن چارەسەرێک ژن بکەنە ئەجندای کاری خۆیان یعنی لە هەر وڵاتێک کە ژن ئەجندای کاری دەسەڵات بوو حکومەت بوو گرفتەکان کەمە بێتەوە توندوتیژیەکان کەمە بێتەوە چونکە وەکو باسم کرد وڵاتانیش بە ئاسانی نەگەشتنێت ئەوەی ببنە ئەو ڕۆکەدات پەروەری و یەکسانی هەیە لە ناویان هەڵبەتا ئەوانش هەوڵی زۆریان داوە چەند ساڵی خایەن دووە تا گەشتنێتە ئەوەی ئەمڕۆیانە ئێمەش هەوڵەیەین ئەمە زیاتر لە چەند ساڵێکە هەوڵەیین ئێمەش ئەمانەوێ ئەم دەسەڵاتە کۆک بێ لەگەڵمان کە ئەم گرفتانە هەیە وە چارەسەر ئێمان بکە لە ڕێی دانانی ژنان بە ئەجندایەکی گرنگ لە ناو پلانەکانیان کەواتە ئەم چەند ساڵی ئەمە و هەوڵی کە دراوە قەزای ئافرەت شوێنی خۆی نەگرتووە لە کۆمەڵگەی کوردی کەواتە خەلەلەکە ئەوەیە بوون و بەرنامە و ڕوویاکە ڕوون نەبووە
نەماتوانیوە واقعی کێشەکانی ئافرەت لە کۆمەڵگەی کوردی بخەینەوە بۆ یەشێنی خۆی نەگرتووە؟ نەخێر بەو شێوازە نییە لەبەرەوەی کۆمەلگاکە هەر ڕۆژۆ ئێمە قەیرانێک دروست دەبێت لە کۆمەلگاکە هەر ڕۆژێ و بە شێوازێک کۆمەلگا ئەشێوێندرێ جارێک بە قەیرانی دارێق جارێک بە قەیرانی سیاسی جارێک بە قەیرانی کۆمەڵایەتی ئاینی یعنی ئەمانە کللتوری ئەمانە هەمووی لە کۆمەلگاکە وای کردووە کە بەردەوام توندوتیژی بەرامبەر بە ژنان بکرێ کێشەکە لەوەی دایە ینی هەر گریفتێک ئەبێ ڕێکی یەخەی ژن ئەگرێتەوە و وەکو ڕێکخراوەکان کە ئەگەڕین بە دوای چارەسەر و پشتیوانی ئەەکەین تەنانەت جارێک کە ڕێکخراوەکانیش تووشی هەڕەشە و کوڕشەی دنیا ئەبنەوە بەڵام کەم نین ئەو پیاوانشی کە لەلایەن ئافرەتەکانیانەوە کوژراون بۆ نمونە ئەشکەنجە دراون توندوتیژیان بەرامبەر بکراوە ئێوە بۆ ئەمە چی دەڵێن سەتان چییە؟ تاوان هەر تاوانە چ پیاو بیکا چ ژن بیکا بەڵام ئەگەر بین ئەحسایە بکەین ئەگەر ئەحسایەکی چەند ساڵێکی پێشووتر بکەین باشە باوەڕکە ژنان ساڵانە زۆرتر ئەکوژرن وەک لە پیاوان بەڵام بۆ لە زەهن و بیرکردنەوەی تاکی کوردی دایم ئەوە چەسپاوە کە حتمما یعنی لە بەرامبەر توندوتیژی بەرامبەر کاتێک بەرامبەر بە ئافرەتێک دەکرێت هەمیشە بیری بۆ دەچێت کە پیاوێک ئەمەی کردبێت ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا هەموو توندوتیژەکان کە بەرامبەر بە ئافرەتێک لە کۆمەڵگەی ئێمە دەکرێت پیاو لێ بەرپرسا یا چی؟ لە پشت هەموو دەرگایەکی ئەم خێزانە کوردیە باشە توندوتیژی هەیە بەرامبەر بە ژنان یعنی اینجا کێ لەمەدا ڕۆڵی سەرەکی بەردەکەوێت؟ ژنان بۆ توندوتیژەکە کارکتەرەکە پیاوان بۆ چونکە کللتورەکە وایە ذهنیەتەکە وایە تەنانەت لە ناو ماڵەکە کوڕ و کچێکت هەبێ کوڕەکە بەردەوام هەموو شتێگەکە لە خوشەکەشی ئاساییە بەلایەنە بەڵام خوشەکەی بۆی نییە لە کوڕەکەی بدات لەی شوێنێکدا هەبوو ئافرەتێک بەرەمێنەری توندوتیژی بێتژ بەخۆی ینی ئەمەش باس دەکرێت هەندێک جار احتیمالە هەبێ بەهۆی ئەوەش بەهۆی دافعێکە کە لە کۆمەلگا بە بەردەوام لەوانەیە تووشی کۆمەڵێ گرفت ببێ لەوانەیە تووشی کۆمەڵە نەهامەتی ببێ لە ژیانی یان بەردەوام تان و تەشەنەی هەبووێ یان لە ناو خێزانێک پەروەردەکرابێ بە بەردەوام شکاندرابێتەوە متمانەیان پێ نەکردبێ بەردەوام کێشیان بۆ نابێتەوە بە شێوازێک هەڵسو کەوتی کردبێ پێیان گوت بە عیبێ یان ئەوە نەکەیانەوە ئەمەی لێ دەرەچێت کەواتە خەمەکە ئەوەندە خەمێکی گەورەیە با ئەمە لەم جیاکاری ڕەگەزێ دوورکەوینەوە لەم بەربەرەکانی کە لە بینی ژن و پیاوێکا دروست دەکرێت دەبێت خەمەکە خەمێکی گشتی خەمێکی هەمووان بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تەئکید ئەبێ خەمی هەمومان بێ خەمی ڕێکخراو بێ خەمی تاک بێ خەمی کۆمەلگا بێ قوربانیە بەڵێ ئەبێ هەمووی وابیگە من یعنی بۆیە ئەڵم خەمی هەمومانە چونکە هەمومان لە خێزانێک پێک دێین باشە خۆ نەژن بەتەنیا لە دروست بووە نە پیاویش بەتەنیا دروست بووە کەواتە ئێمە هەمووی لە خێزانەوە دروست دەبین بۆ خێزانی کوردی هەڵوەشێتەوە بۆ خێزانی کوردی بە بەردەوام یعنی تووشی ئەوە بێ کە بەردەوام کوشتنی تیا دروست بێت ئەحساییە کراوە یعنی لە بە دقیقی نازانم چۆنە بەڵام لە توندوتیژی کوردستان پلەیەکی وەرگرتووە یعنی زۆر شەرمانەیە ئەمە بۆ وابین کەی خێزانی کوردی وا بووە دەکاتە ئەوەی بڵین کە خێزانی کۆمەڵگەی کوردی وەکو چارچێ و یەکێکی کۆمەڵایەتیە بەردەم هەڵوەشاندە و مەترسیدایە بەتەئکید ئەگەر وا بڕوا بەردەوام بێ و چارەسەری بۆ نەدۆزینەوە بەتەئکید ڕێگری جدی فعلی هەیە لە ئێستادا واللهی بە گوێرەی وتەکان ئەبێ هەبێت بە گوێرەی وتەکان کە ئەعلان نەکرد بە بەردەوام خۆشحاڵە بین کە ئەمە ببێتە کردار زۆر ئێمە پشتیوانیان نەکەین و ئێمە ئامادەین زۆر لەوە زیاتر پشتیوانی بکەین بۆی ببێتە کردار ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و خوشکان خاوەنی ڕوئیا وەرەقەیەکی هاوبەشن لەم قەزەیەدا یاخود بەربەرەکانی و سیراع و ملانی حیزبی هەیە ئەگەر ڕاشانە پێم بڵیت بەداخەوە ئێمە ڕێکخراوەکانی NGOکان باشە خوشکان و ئەمانە نازان بەڵام NGOکانی کە بێلایەنن کە بە یاسایەک یعنی دامەزراوین زۆر کۆچین لەسەرەمە زۆر کۆچین لەسەرەمە ئافرەتان و ژنانی تر باشە کەواتە ئێستا دەتوانین بڵین کە ڕوویایەکی هاوبەشەیە بۆ ئیدارەدانی ئەم قەیران و کێشانی کە بەرەوکی ئافرەتی کردووە بەڵێ ئێمە هاوپەیمانێتێکمان دروست کردو لەسەر ئاستی کوردستان هەر لە کەلارەوە هەتاکو و دوهۆکەوە ژنان تیا بەشدارن لەسەر کەیسی ژنان ئیشەکەین لەسەر دۆخی ژنان ئیشەکەین هەر ئەو هاوپەیمانەتیە ئیش لەسەرەوەکەین کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم ببینین
بەڕاستی بۆ کەیسی ژنان بۆ توندوتیژی کە ئەوڕۆ لە کۆمەڵ بۆ ئەم گرفتانی کە بەرامبەر بە ژنان نەکرێ و لە زۆر لە GBV گروپ کۆمەڵی ڕێکخراو کارەکەین لەسەر ئەمە و کۆمەڵی چالاکی ترمان هەیە کە بە بەردەوام بە هاوبەشی ئەیکەین هەر بۆ ئەمەی 25 نۆڤەمبەر 24 مانگ کۆمەڵی ڕێکخراو بوون ئەو چالاکیەمان کرد منطقی بین بۆ نمونە ڕێکخراوێکی NGO کە پاڵپشتی دەرەکی هەیە حتمما ڕێکخراوەکانی ژنان و خوشکان ومانە پاڵپشتی حیزبیان هەیە پێ دوایە ینی بۆ ڕێکخراوەکانی NGO-کان زیاتر بکەن لەوەی کە ڕێکخراوێکی حیزبی کردوێتی ئەگەر ئەوان بۆنە پاڵپشتی حیزبی و شخصیشیان هەبێت سەیری کە هەر هێرشە کە دەکرێت ئەکەوێتە سەر ڕێکخراوەکانی NGO-کانی ژنان هیچ هێرشێک ئەمڕۆ نەچۆتە سەر ڕێکخراوی ژنان ئافرەتان خوشکان لەبەرەوەی ئەمە چیت پێڵە ئەمە پێت ڕادەگەێنێ کە ڕێکخراوەکانی ژنان NGO-کان زیاتر هەنگاو ئەنێن بۆ چارەسەرکردنی کێشەکان و بەردەوام کەمپین دروستەکە و بەردەوام فشار دروستەکەن هەر یاسایەک کە لە بەرژەوەندی ژنان نەبوو بێ زیاتر ڕێکخراوەکانی یعنی با ئێمە ئەو جیاوازیە نەکەین یعنی ئەمە پرسیارە تۆزێ ناخۆشە بۆ منیش لەبەرەوەی کە لەوانەیە ئەوانیش ێستا دڵیان هین بێ لای لێمان یعنی لەبەرەوەی ئێمە یەک هەدەفمانێ هەمومان هەدەفێکمان هەیە دۆخی ژن ئەو توتونتیژەیە کە هەیە بەرامبەری نەکرێت نەکوژرێت لە پای چی من مرۆڤم تۆ مرۆڤی خوا هەردووکمانی خەڵق کردووە نە بە دین نە بە یاسا نە بە یاسا کوشتن حەڵاڵ نییە کوشتن حەڵاڵ نییە باشە لە پای چی من ئەم دووە پێشێل کەم هەر لەبەر ئەوەی کە گرفت یعنی لێک تێنەگەشتنەگە بێ لە ناو کۆمەڵگاکە باشە وەکو دوایین پرسیار زۆرمان دەوێت یان کاتمان زۆر دەوێت بۆ ئەوەی کە ئەم کولتورە ناشرینەی کە هەیە ئێستا لە کۆمەڵگەی کوردی کاڵ بکرێتەوە یاخود گۆڕانکاری تێدا بکرێت ئەمە کارێکی قورس نییە سەریکە کولتور مرۆڤ دروستیەکات باشە منم تۆی یەکێکێ لە ناو کۆمەلگا کولتور دروستەکە هەر خۆشمان ئەتوانین کاڵیکەینەوە ئەکرێ بە مروری زەمن کۆمەڵە کولتور هەیە نەمینێ ژن بەژنا گەورە بە گچکە ئەمە کولتور دروستی کردبوو مرۆڤ دروستی کردووە یان نا ئەمە کولتوری پێ نەدەگو وڵات دەبێ ئەمە ببێ نابێ بە گەورە بە گچکە بدرێ گوچکە بەگەر ئەمانە خەتەنەکردن خەتەنەکردنی مێینە ئەمە کولتور دروستی کردبوو سەیریکە ئێستا وردە کاڵ بۆتەوە نەماوە کەواتە ئێمەی مرۆڤ ئەتوانی ئەو کولتورانێکە کە توندوتیژی تایە کاڵیکەینەوە بەڵام قسەکە ئەوەیە خۆ ئەمانە نەماون بەڵام شتی خراپتر بابەتی خراپتر کە کوشتنی ئافرەتە جێگەی ئەمانی گرتوێتەوە خۆی هەوڵەکە بۆ ئەمە نەبوو ببوورە ئەمە جێگای ئەوەی نەگرتوێتەوە باشە بەڵکو ئەمەش کوشتنێک بوو وەختی خۆی گەورە بە گچکە دەدرا کوشتنێک بوو تۆ مناڵێک لەسەر بێشکەیە ئاگای لە دنیا نیە یان نا بە کەسێک بە گەورە بە گچکە ئەکرا یان ژن بەژنێک کەسەکەی بەرامبەر لەوانەیە هەڕازی نەبێ ئەوە شەر کوشتنێکە فەرقیچە بەڵام کوشتنێکی ئەو کاتە عەمدەن نەبووە لە کاتی خۆی نەکوژراوە هەر هەماش کە تۆ مرۆڤێک بە ڕەغبەتی خۆی ئاگای لە دنیا نیە گەورە بە گچکەی پێکراوە ژن بەژنەی پێکراوە خەتە نەکراوە بەبێ ئاگای لە دنیا بێ ئەمە مەسەلەیە چییە ئەمە کوشتنیان کوشتن نیە ئەمەش توندوتیژێکی زۆر گۆڕانکاریی نەوعیە لە بابەتی گۆڕینی توندوتیژەکان بە ئاراستەیەکی تر ئەمڕۆ کوشتنەکە یەکسەر کوشتنەکە ئاسانتر بووە کوشتنەکە کاتەمان خراپترە ئەمە خراپترە بەتاکید هەوڵەکەش زیاتر بێت ئەبێ زۆر هەوڵی زیاتر بدرێ ئەم کوشتنە نەمینێ نەکوشتن هەر توندوتیژی نەمینێ لە پایچی توندوتیژی هەبێ یعنی لە پایچی کە من مرۆڤێک بم بمێ بە ڕەغبەتی خۆم بژیم باشە ڕاستە لەوانەیە کولتورێک هەبێ عاداتێک هەبێ ئاینێک هەبێ کۆمەڵگایەک هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشەوە من مافی خۆمە کە چۆن بژیم بۆ ئەبێ من بۆ شێوازە نەژیم بۆ خۆم وەک دوایین پرسیار و لەما یەک لە کاوەڵامەکەم دەبێ یاسا و دادگا دەتوانێت ئەم بابەتە چارەسەر بکات یەک لای کاتەوە یاسا و دادگاش ئەتوانێت بەڵام بەمەرجێک خەلەل و گرفتیان هەیە یاساکان یاسامان هەیە یاسای باشمان هەیە بەڵام لەوانەیە لە جێبەجێ نەکردنی خەلەلمان هەبێت بکرێ ئەم یاسانە جێبەجێ بکرێت بەڵام لەگەڵەوەش دەسەڵات دەوری سەرەکی هەیە لەوەی کە ئیدارەی هەرێم دەورێکی سەرەکی هەیە لەوەی کە ئەمانە ئەم توندوتیژە نەهێڵن دڵسۆز زەنگەنە داکۆکی کرد لە مافی ئافرەتان سپاس بۆ بەشداری لە ڕووناڵی هەفتە دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بێت